بە هیوای کاتێکی پڕسوود لەگەڵوانەی بیرکاری و پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم گەیشتمە لاپەڕە 75. لاپەڕە 75 گەورەترین کۆڵکەی هاوبەش، بچووکترین چەند جارەی هاوبەش. ئەوەی ڕاستی بی لەو لاپەڕەیە تەنها باسی بچووکترین چەند جارەی هاوبەش دەکرێت. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕەی باس دەکرێت لەو کتێبە. کەواتە من لێرە سەرنجی خۆم تەنیا داوێمە سەر بچووکترین چەند جارەی هاوبەش. پێدا چوونەوەی خێرا 5 چەند جارەی یەکەم بۆ هەر ژمارەیەک بنووسە. ژمارەکان 4 و 2 3 و 9 و 6. ئاسانترین ڕێ بۆ نووسینی چەند جارەی ژمارە بگەڕێینەوە بۆ خشتەی ژمارەکان. هەموو وەڵامەکان لێرە هەیە. بۆ ژمارە 2 ناو ئەو خشتە ناو ئەو لاکێشە ڕەشە 2 4 6 8 10. بۆ ژمارە 3 3 6 9 12 15. بۆ ژمارە 4 4 8 12 16 20. بۆ ژمارە 6 6 12 18 24 30. و ژمارە 9 9 18 27 36 45. کەواتە وەڵامەکان ئامادە بوون هەبوون. پێی ناوێ ئەمن دانیشم یەکێک هەموو جارێ 4 زیاد کەم یان 9 زیاد کەم. ئاسانترین ڕێ. ئێستا دێینە لای ڕێباز و شاناس. خۆیان بەخشی بۆ کاری کۆمەڵایەتی لە پشووی هاوین. ڕێباز لە هەر 4 ڕۆژ یەک ڕۆژ کار دەکا و دەست پێ دەکا لە 4 مانگ. شاناز لە هەر 3 ڕۆژ یەک ڕۆژ کار دەکا و دەست پێ دەکا لە 3 مانگ. هەتا بزانین کامەنە ئەو ڕۆژانەی ڕێباز ئیش دەکا و کامەنە ئەو ڕۆژانەی شاناز ئیش دەکا، چەند جارەکانی ژمارە 4 بۆ ڕێباز و ژمارە 3 بۆ شاناز دەنووسم لێرە. واتە هەموو جارێ 4 4 زیاد دەکام. واتە ئەگەر نەزانم دەچمە خشتەی ژمارە 4 و ژمارەکان دەنووسم. هەروەها بۆ شانازیش لە خشتەی لێکدان دەتوانم ژمارەکان بینم. لێرە نووسرایتەوە. پاشان هەتا ئەگەر لێم بپرسن ئایا یەکەم ڕۆژ کامە ڕۆژە کە شاناز و ڕێباز هەردووچیان تیادا ئیش دەکەن، لێرە تەمەشا دەکەم بزانم چ ژمارەیەک لێرە هەیە لە هەمان ژمارە لێرەش هەیە. کە تەمەشا دەکەم ئەو ژمارانە بە شین نووسراینە، واتە 12 و 24 دوو ڕۆژن لە مانجی ئاب کە لەو دوو ڕۆژەی شانازیش ئیش دەکا، ڕێبازیش کار دەکا ئیش دەکا. لەبەرەوەی دوو ڕۆژە لێرە ڕەنگە لە پرسیارە چیتکە 10 ڕۆژ بیان 20 ڕۆژ بیان هەزاران ڕۆژ بی کە هاوبەش بی. کامەیە یەکەم ڕۆژ یەکەم جار کە هەردووچانیش دەکەن 12 مانگە. ئەو 12 مانگە پێی دەوترێ بچووکترین چەند جارەی هاوبەش. ئەو 24 چی پێدەگوترێ؟ پێی دەگوترێ چەند جارەی هاوبەش، بەڵام بچووکتر نییە.
یەکەکە لە چەند جارەکانی هاوبەش. ئەوەی لێرە گرنگە لەوانەیە تەنیا ڕەنگە بچووکترین چەند جارەی هاوبەش گرنگ بی، بەڵام پێویستە بزانین 24ش چییە. هەندێک جار بچووکترین چەند جارەی هاوبەش کورد دەکرێتەوە بە یەکەم پیتی هەروشەکە، هەروشەیەک بچووکترین چەند جارەی هاوبەش. کەواتە ئەگەر لێیان پرسین بچووکترین چەند جارەی هاوبەش ببینەوە بۆ ژمارە 4 و 3 وەڵامەکە 12ەیە. لە هەمان کات دەمانتوانی 3 جارانی 4 بکەین، هەمان ژمارە دەردەچوو کە 12ەیە، بەڵام هەموو کات بە جارانکردن و لێکدانی دوو ژمارەکان بچووکترین چەند جارە دەرناچی، تەنیا هەندێک جار بچووکترین چەند جارە هەمان شتە وەکو لێکدانی ژمارەکان. ئێستا بچووکترین چەند جارە یارمەتی داین بۆ ئەوەی بزانین کامە ڕۆژە یەکەم جار شاناز و ڕێباز پێکەوە کار دەکەن لە پشووی هاوین. دێمە لای هەردوو نمونەی 1 و 2 ڕێگا دیار دەکەن بۆ دۆزینەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش. ڕێگای یەکەم و ڕێگای دووە. ڕێگای یەکەم هەمان ڕێگایە کە لێرە هەبوو، واتە نووسینەوەی چەند جارەی ژمارەکان، پاشان تەماشاکردنی ئەو ژمارەی کە هاوبەشە لە هەردوو کۆمەڵەکان. ئەگەر لێیان پرسین ئایا بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 12 و 8 کامەیە، دەچین چ دەکەین؟ دەچین چەند جارەی 12 دەنووسینەوە، واتە 12 جاران 1 12، 12 جاران 2 24، جاران 3 36، جاران 4 48، جاران 5 60، جاران 6 72، جاران 7 84. ئەوجا دەچم چەند جارەی هەشتیش دەنووسمەوە، 8 جاران 1 8، جاران 2 16، جاران 3 24، جاران 4 32، جاران 5 40، 48 و 56. ئێستا تەمەشا دەکەم بزانم کامە ژمارە دووبارە بوویتەوە، ژمارە 24 و ژمارە 48. بچووکترینیان کامەیە؟ بە دڵنیاییەوە 24 بچووکترە لە 48، کەواتە وەڵامەکەم چ دەبی؟ بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ ژمارە 12 و 8 دەکاتە 24. ئەو 24ە خوێندکاری ژیر لە هەمان کات ئەو ژمارەیە کە دابەش دەبی بەسەر 12 و بەسەر 8 بە بێمانەوە. بێگومان بە ملیۆنان ژمارە هەیە دابەش دەبی بەسەر 8 و 12 بە بێمانەوە، بەڵام 24 بچووکترینیانە. 24 بچووکترین ژمارەیە لەوانەی کە دابەش دەبی بەسەر 12 و بەسەر 8 بە بێمانەوە. ڕێی دووەم کووە؟ ڕێگای دووەم بەخۆی دەبوایە هەمان دوو ژمارە وەربگیرا بە هەتا بەراورد بکەین، بەڵام بەداخەوە لێرە نەک هەمان ژمارە نییە، بەڵکو 3 ژمارەشە لە جیاتی دوو ژمارە. ئەگەر لێیان پرسین بچووکترین چەند جارەی هاوبەش ببینەوە بۆ ژمارە 6 و 9 و 18، واتە ئەو ژمارەیە چییە کە دابەشی کەین بەسەر 18 و بەسەر 9 و بەسەر 6 دابەش دەکرێ بە بێمانەوە. بێگومان خوێندکاری ژیر ڕەنگە یەکسەر بزانی ژمارە 18ەیە،
کە دابش دەبی بەسەر 18، دابش دەبی بەسەر 9، دابشیش دەبی بەسەر 6 بە بێمانەوە. بەڵام ئەگەر لێمان بپرسن چۆن وەیا کوو ئەو 18 دیتەوە، ڕێگایەکەیە پێی دەڵێن شیتەڵی خۆبەش بۆ هەر ژمارەیەک دەبینینەوە. یەکەم جار بۆ ژمارە 6 کۆڵکەکانی 6 کە خۆبەشن 2 جاران 3، کۆڵکەکانی 9 کە خۆبەشن 3 جاران 3 دەتوانین بنووسین 3 توان 2، کۆڵکەکانی 18 کە خۆبەشن 3 جاران 3 جاران 2 لەبەرەوەی 3 کە 2 جار دووبارە دەبیتەوە دەتوانم بینووسم 3 توان 2. ئێستا ئیشە زەحمەتەکە چییە؟ بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەیە کامەیە؟ هەتا بچووکترین ژمارەی ببینینەوە تەماشای کۆڵکەکان دەکەین. لێرە چ هەیە؟ کۆڵکەی 2 هەیە، لێرە کۆڵکەی 2 نییە، لێرەش کۆڵکەی 2 هەیە، واتە کۆڵکەی 2 تەنیا یەک کۆڵکەی 2 هەیە، واتە توان یەکە، توان 2مان نییە. لەبەر هەندێ کۆڵکەی 2 دەنووسم لەلایەک ئەوها دەنووسم کۆڵکەی 2 کە دەزانم ئەوە دەبیتە جارانی ئێستا بزانم کۆڵکەی دیکە لە چێ بینم. تەمەشا دەکەم لێرە 3 هەیە توان یەکە، لێرە 3 توان 2، لێرەش 3 توان 2، گەورەترین توان هەڵدەبژێرم کە ئەویش 3 توان 2، 3 توان 2. ئێستا ئەوە بچووکترین چەند جارەی هاوبەشە بۆ ئەو سێ ژمارەیە کە دەکاتە چەند؟ 2 جاران 3 توان 2، 3 توان 2 9 جاران 2 18، واتە هەمان وەڵامان بەدەست کرد کە ئەوە وەڵامەکە کە کامە ژمارەیە دەتوانین دابەشکەین بەسەر ئەو هەر سێ ژمارەیە بە بێمانەوە بە دڵنیاییەوە ژمارە 18. ئەمن هەست دەکەم ئەو ڕێیە هەندێک ئاسان نەبوو، گەورەترین هێز بۆ 2، گەورەترین هێز بۆ 3 ڕەنگە ئاسان نەبی، لەبەر هەندێ ئەمن لێرە هەست دەکەم ئەو ڕێ ئاسانترا لە ڕێی دووەم. هەمان ڕێگایە شیتەڵی خۆبەش، بەڵام هەر سێ ژمارەکان لە تەنیشتێکدا دەنێین بەیەکەوە شیتەڵیان دەکەم. هەمیشە دەگەڕێن بە دوای ئەگەر دابشکرا بەسەر 2، ئەگەر نەکرا 3، چونکە ئەو 2 3 زۆربەی زۆری ژمارەکان بەسەر 2 3 دابش دەکرێن و هەروەها 2 3 کۆڵکەی خۆبەشن. ئەگەر نەکرا بەسەر 5، ئەگەر نەکرا بەسەر 7، ئەگەر نەکرا بەسەر 11، ئەگەر نەکرا هەمویان ئەوانە خۆبەش. چونکە لێرە بەسەر 2 دەکرێ دابشیان دەکەم بەسەر 2. 6 دابش 2 دەکاتە 3. 9 دابش 2 ناکرێ بە بێمانەوە وەکو خۆی دەیهینمە خوارێ، ئەو نۆیەی ئێرە. دەچمە لای 18 دابش 2 دەکاتە 9، لێرە دەینووسم. ئێستا ژمارەکانم بووە 3 9 9 بەسەر 2 ناکرێ، لەبەرەوەی پێویست نییە بنووسم 2 بەسەر 3 دابشیان دەکەم. 3 یەکەم دابش 3 دەکاتە 1، زۆر باشە. 9 دابش 3 دەکا 3، 9 یەکەی دیش دابش 3 ئەویش دەکا 3. ئێستا ئەو یەکە کە لێرەیە هیچ کارم پێوەی نییە لێی دەگەڕێم وەکو خۆی، یان ئەگەر بمەوێ لێرە دەینووسمەوە، بەڵام هەر پێویست ناکە. ئەو ژمارانەی ماینە 3 و 3 دابشیان دەکەم دیسان بەسەر 3، هەردووچیان دەکەنە 1. ئەوەیە ئامانجی من کە ژمارەکان هەمویان ببن بە 1. ئێستا هەمویان یەکن، 1 1 1. زۆر زۆر باشە، شیتەڵەکەم تەواو بوو. تەماشای دەستی چەپم دەکەم کامە ژمارەم بەدەست کەوت.
2 3 3 هەمان وەڵامە کە دەکاتە 18 2 جاران 3 6 6 جاران 3 دەکاتە 18. ئێستا دەتوانم بڵێم بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەیە 18. هەست دەکەم ئەو ڕێیە ئاسانترە لە ڕێی هێزەکان، بەڵام خوێندکاری ژیر بێگومان هەمیشە دەبی ئەو ڕێگایش بزانی نەوەکو داوات لێ بکرێ بەو ڕێگایە شیتەڵ بکەی. ئەوە بچووکترین چەند جارەی هاوبەش بوو کە لەوانەکانی داهاتوو زۆر زۆر سوودی دەبی لە کاتی کۆکردنەوە و کەمکردنەوەی کەرتەکان. بچووکترین چەند جارەی هاوبەش واتە ئەو ژمارەی کە دەتوانین دابەشیکەین بەسەر ژمارەکانمان بە بێمانەوە و هەڵبەتە بچووکترینیان. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەوانەیە و هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 76 دەکەم هەتا ئەو کات هەر بژی.